ناوەندی هەڵبژاردن و ئاماری کۆمەڵی دادگەری کوردستان خولێکی ڕاهێنانی بۆ ڕاهێنەران و بریکارانی کۆمەڵی دادگەری و زانیاری لەسەر پرۆسەی دەنگدان ساز کرد. لە خولەکەدا بەورتی باز لە شێوازی هەڵبژاردن کرا تا ڕاهێنەران بتوانن چاودێرەکانی خۆیان بە باشترین شێوە ئامادە بکەن تا ڕۆژی دەنگدان چاودێری ورد بن بەسەر سندوقەکانی دەنگدانەوە. دیارە ئەمڕۆ لە چارچەوەی ئامادەکاریەکان و جێبەجێکردنی پلانی هەڵبژاردن مەکتەبی هەڵبژاردن و ئاماری کۆمەڵی دادگەری هەستاین بەکردنەوەی خولێک بۆ کۆمەڵێک برا و خوشکی ڕاهێنەر لە تەواوی سنووری مەڵبەند و ئەنجومەنەکانی کۆمەڵی دادگەری بە ئامانجی ئەوەی کە لە چەند ڕۆژی داهاتوودا ڕاهێنان بکەن بەو چاودێرانەی کە بڕیارە لە ڕۆژی دەنگدان چاودێری سندوقەکان بکەن وەک بریکاری کۆمەڵی دادگەری کوردستان. بەڵێ خۆی ئەمەنگەوانە وەکوتم لە چارچەوەی ئامادەکاریە دیارە هەڵبژاردن و ئامادەکاری و ماندووبوون بۆ بانگەشی هەڵبژاردن چەندێک گرنگە چاودێریکردن ئەگەر لەوە گرنگتر نەبێ هێندەوە گرنگە بۆیە ئێمە ئەمانەوێ هەموو ئەو قۆناغانەی کە پرۆسی هەڵبژاردنی پیاتێپەڕێ بێ ئێمە بۆ هەموو قۆناغەکان ئامادە بین تاوەکو بتوانین هەم بانگەشەیەکی باش هەم چاودێریەکی باش بۆ ئەوەی کە ئەنجامێکی باش بەدەستبێنین. کۆمەڵی دادگەری بۆ ئەم هەڵبژاردنە ئامادەکاری تەواوی کردووە تا لە ڕۆژی دەنگداندا بتوانێت لە ڕێگەی چاودێرە بە ئەزموونەکانیەوە چاودێرێکی چڕی پرۆسەی دەنگدان بکات کەوا بڕیارە لە دەی مانگی ئایندا بەڕێوە بچێت. وەکو ئەندامێکی ناوەندی هەڵبژاردن کارژێری هەڵبژاردننی مەڵبەندی ڕاپەڕینی کۆمەڵی دادگەری ئەمڕۆ بەشداری خولێکمان کرد خولێکی گەشەپێدانی کادیرانی هەڵبژاردننی مەڵبەندەکان سەبارەت بەم پرۆسی هەڵبژاردن بۆ ئەنجومەنی نوێنەرانی عێراق بابەتەکان زیاتر داکۆچی کار بوون لەسەرەوەی کە گرنگی زیاتر بەو چاودێری هەڵبژاردنەکانمان هەڵبژاردن بدرێت ئەو سیستمانەی کە ئەو سەفەر بۆ ئەو هەڵبژاردنی ئەوزارە ئەنجومەنی نوێنەرانی عێراق لە ئارادایە و بەگشتی کۆی پرۆسەی هەڵبژاردن ئێمە حەقەتەن وەکو کارگێڕانی ناوەندی هەڵبژاردن بابەتەکانمان زیاتر لەسەر ئەوەیەوە پاشان ئامادەکردنی وەکوتەڵی بەرچاوڕوونی بۆ کادیران و بۆ چاودێرانمان ئەوانەی کە چاودێری قوارەی سیاسی بەتایبەتی قوارەی سیاسی کۆمەڵی دادگەری کوردستان لەو بازنانەی کە کاندیدیان هەیە و لە هەڵبژاردنەکاندا بەشدارن ئێمە ئەو خولەمان وەرگرتووە پاشان هەر لە ڕێی ئێمەوە ئەو خولانە دەدەینەوە بە چاودێرە بە ڕێزەکانمان لە سنووری بازنەی هەڵبژاردنەکانمان. لەم خولە کورد مەودایەدا جەخت لەوەش کرایەوە ئەو ڕێگەیانە چین کە ڕەنگە دەسەڵات پەنای بۆ بەرێت بۆ ساختەکاری و چۆن بەری پێ بگیرێت و چاودێرانی سەر سندوقەکانی دەنگدان پێویستە چی بکەن بۆ بەرگرتن لەو هەوڵانە. ئەوەش یەکەم جارە خولێکی لەم جۆرە لەسەر ئاستی پێگەیشتوو بکرێتەوە.